نەخۆشی کە وەسفە کرد چەمچەماڵ چۆن بوو چی شتێک وای لێ کردی کە جێ بێڵیت و ئێستا لە بەریتانیا خەریکی تایەگۆڕین؟ بەحەقەت لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەم ئەوەی کە هۆکاری گەڕانەوەی من بۆ بەریتانیا چەند هۆکارێکی شخصی لە پشتەوەیە و یەکێکیش لەوەی کە گەڕامەوە بەحەقەت من بەڕسمی خوتبەم لێ وەرگیرابووەوە پێشتریش باسم کرد لێرەوە سوپاسی کەسێکەکەم کە زۆر هاوکار بوو لەوەی کە هەندێک کێشەی ئەمنی هەبوو لەسرم سووکی کرد خوای گەورە هیدایەتی دا و عاقبەت خێریکە و کەسێکیش لەوانە بەڕاستی کوڕەکانی کاک مەمەد بە تایبەت حاجی فارس و کاک شێخە کە زۆر هاوکار بوون بە عەشایەری زەختێکی وایان کرد وەکو ڕادەی کۆمەڵایەتی لە چەمچەماڵ کە بگەڕێمەوە بۆ خوتبە بەڵام هەرچەنە ئەوقافی چەمچەماڵ و ئەوقافی سلێمانی و ئەو برایانە ئیمزایان کرد و ڕازی بوون بەڵام بەڕسمی وەزارەتی ئەوقاف نەچوە ژێر ئەو بارە و کتابەکانیشم تا ئەم دەقە لایە بە سکشین شۆتیش لامە و بە هارد کۆپیش لە لامە یعنی بە مستەمسەکی بەڵام ڕێی ئەویان نەدا کە جارێکی تر ئەو ئیمزایان بۆ بکەن وەکو خۆبەخشێکی ڕسمی لە وەزارەتی ئەوقافەوە خوتبە بخوێنم فبۆیە منیش پێم وایە زەوی پەروەردگار فراوانە ئیتر وای گەرەک بوو بۆ مودەیەک بگەڕێمەوە بۆ بەریتانیا ئەلحەمدولیلا لێرش لە شاری نۆتینگام وەک ئەزانی نیشتەجێم هەفتانە 2 تارم هەیە 2 دەرسم هەیە بە شارەکانی شاگەڕێمەوە جاجار ئەڵی وەرە بۆ ولڤەرهامپتۆن و لێو تارێ یاخۆ بەخێر بێ گەورەی کردی مامۆستاگیان دەست و چاو خۆش بێ مامۆستا بە سابتی گەڕاویتەوە یاخود بەنیازی بگەڕێتەوە بۆ چەمچەماڵ لە داهاتووە؟ وەڵاهی هەرگیز ئەوروپا بە ژیانی سابت بۆ خۆم نابینم لەبەرەوەی یەک خاڵ هەیە دایمە بە داعیەکانیش برایەکانی خۆم ئەوانەی کە هاوپیشەی منن یاخود بۆ خەڵکی تری کوردی شوتومە پێغەمەران سەلامی خۆیان لێبێ داوایان لە ناو ملەتی خۆیان نابووە بەڵام ئەلحەمدولیلا جالیەکی کوردی زۆر هەیە لە وڵاتە چی خانەوادەی کورد و چی گەنجی کوردوانە سوپاس بخوا ئەمانیش لێرە پێویستیان بۆیە کەسێکە بێ کە ڕێنمونیەک شتێک ئینشاڵڵا من خۆم بە خزمەکاریان نەزانم بەڵام بە هەموو کاتێکە حەزم لێ لە کوردستان بژیم لەبەرۆی خاک و وڵاتی خۆمە کە سوکاری خۆمی تایە یادگاری مناڵی میتایە بەڕاستی ژیانی غەریبایەتی ئەگەر هەر شوێنێک بێ ئێمە کەسە شرینەکانمان لە دەستە دەین لە کاتێکان ڕەنگە بە دوای 2 پاوەنەوە بین کەسە شرینەکانمان لە دەستە دەین لەوانەیە بە دوای ئیقامەیەکەوە بین ئەو کەسە شرینانی کە ڕۆژگارێک بووە یادگاری مناڵی و خوێندن و ئەوانە بەڕاستی وڵاتی خۆت جگەر خوێن دەمێکەوە توێتی شام شەکرە وڵات شرینترە